بینەرانی بەڕێزم کاتەوە و هەموو کاتێکتان شاد و کامەران لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە لەگەڵتانین لە ڕۆژی نزای نیشتیمانی کە بۆ یەکەم جارە نەک لە کوردستان لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکەم جارە با سەرپەرشتی سەرۆک بارزانی و ئامادەبوونی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 400 میوان لەسەر تاسەری جیهانەوە لە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت بەڕێوە دەچێت. میوانێکمان هەیە دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر پرسی زیاتر لەسەر گرنگی ئەم ڕۆژە یاخود نزای نیشتیمانی چییە؟ میوانەکەمان زۆر بەڕێز پیتەر سنێڵ یەکێک لە ڕێکخەرانی نزای نیشتیمانی. بەڕێز سنێڵ زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە خێرایەش لەگەڵ کوردستان 24. زۆر سپاس دەکەم، زۆر سپاس بۆ کوردستان 24 بۆ میوانداریە، زۆر سپاس بۆ بانگەشتکردنی ئەو هەموو میوانە لە ئەمریکا و لە ئەوروپا کە چەند سەد کەسێکە. بەڕاستی جێگای سوپاسە ئەو میواندارێتان بەرزدەن ڕخێنرێت. جەنابی پیتەر با من ئەم پرسیارە لە ئێوە بکەم. ئەم نزای نیشتیمانی یاخود ڕۆژی نزای نیشتیمانی کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان لە کوردستان ئەنجام دەدرێت لەگەڵ ئەو هەموو میوانە زۆرە، ئەمە چ واتایەکی هەیە؟ چ واتایەک بۆ خەڵکی کوردستان، بۆ عێراق، بۆ ناوچەکە چی دەگەیەنێ ئەمە؟ یەکەم شت مانای ئەوەیە کە کوردستان هەمیشە شوێنی ئازادی ئاینی بووە، بەڵام جیهان ئاگای لەوە نییە. سەرکردەکانی ئەمریکا و نیپاڵ و هندستان و ئەمریکای باشوور لێرن بۆ ئەوەی تێبگەن کە هەرێمی کوردستان وەکو هەرێمێک چی کردووە. ڕاست ڕەنگە لەوانەیە نەناسرابێ بەڵام لەو ڕۆوە، بەڵام ئەمە نمونەیەک بووە لە سەدان ساڵ ڕابردوو لە شێخ ئەحمەدەوە تاوەکو ئێستا. ئەمە مانای ئەوەیە کە ئێرە سەکۆیەکە نەک تەنها بۆ گزارشتکردن لەوەی کە لە کوردستان چی دەکا، بەڵکو کوردستان ببێت بە نمونەیەک بۆ هەموو جیهان. زۆر باشە. بەڕێز سنێڵ با من ئەم پرسیارەش لە بەڕێزتان بکەم. گەلی کوردستان لە ماوەی 100 ساڵی ڕابردوو ئەگەر نەڵێم بە درێژایی مێژوو تووشی چەسانەوە و کوشت و بڕ و تەنانەت ئەنفال و جەنۆسایدی زۆر بووە، بەڵام ئێستا کوردستان بۆتە شوێنی پێکەوە ژیانی نەتەوەیی و ئاینی. ئەمە چ واتایەکی هەیە؟ کورد ملەتێکی لێبوردەیە؟ باڵە بێگومان کوردستان باشترین شوێنە، ئازاری زۆر چەشتووە لەژێر دەستی حکوومەتی بەعسەوە تاوەکو داعش، تاوەکو کۆڤید، هەروەها قەیرانە ئابوووریەکان. گشت ئەمانە زۆر زەحمەت بۆ ئەم گەلە، بەڵام ئێوە لەسەر پێ خۆتانن، هەروەها پابندی خۆتان بۆ ئازادی ئاین دووپات کردوتەوە. دەبێ ئەمەش دانی پێدا بندرێت، دەبێ پشتیوانی بکرێت و سەرنجی بخرێتە سەر، چونکە زۆر شت هەیە لە جیهاندا ڕوودەدات لە جیهاندا تووشی کێشە دەبن، بەڵام لە کوردستان ئەمە نابینین و ئێمەش زۆر سوپاستان دەکەین. بڕێز سنێڵ، تەواوی جیهان هەموو ئاینەکان هەموو نەتەوەکان یەک خوا دەپەرستن، بەڵام هەر یەکەی بە شێوازی خۆی، ئیسلام بە شێوازی خۆی، کریسیان بە شێوازی خۆی، جوو بە شێوازی خۆی، هەموو ئەوانی تر تا دوایی. بەڵام دەبینین زۆربەی پێکدادانەکان پێکدادانی ئاینین. بۆچی ئەمە ڕوو دەدا؟ بەڵام بە دیاریکراویش لە کوردستان هیچ وەختێک پێکدادانی ئاینی نەبووە. ئەمە دەگمەنە، بەڕاستی ئەمە شتێکی دەگمەنە. بۆیە کاتێککە جەنگ ڕوودەدا، من نازانم کێشەکە چییە، بۆچی جەنگ ڕوودەدا. هەندێک دەڵێن لەبارەی ئابووریە، هەندێک دەڵێن مێژوێکی دوور و درێژی لە پشتەوەیە، بەڵام من ئەمە نازانم. بەڵام دەزانم وەڵامەکە چیە. وەڵامەکە بڕواایە، یەکێتیە و ئەمەش ئەو هۆیە کە ئێمە لێرن بۆی دەبینین هەموو خەڵکی لە هەموو شوێنەکانەوە هاتوون، سەرکردە ئاینەکان هاتوون، خەڵکی بزنسمان، هەموو ئەوانەی کە هاتوون دەیانێ پشتیوان بن. بۆیە ئەوەی کە ئیمڕۆ لێ هەڵدەهێنجین ئەوەیە کە دەبێت
هەموو ئەو شتانەی کە بەڕێستان بۆی جەنگاون دەبێ بەردەوام بێ و هەروەها بیر و باوەڕ ڕێگە نیشاندەرە نەک سیاست و نەک جیاکاری جەنابی سنیڵ ئێوە نزیکەی 400 میوانن میوانی یاریمی کوردستانن میوانی خەڵکی کوردستانن لەم ڕۆژی نزای نیشتیمانی کۆبوونەتەوە و نزاش دەکەن بۆ کوردستان دەتانەوێت چ پەیامێک بە تەواوی جیهان بدەن دەتانوێت چیان پێ بڵێن چۆن ئاشتی بەرقەرارەکرێ بەڵێ سەرەتا تازە لە دەرەوە لە ژوور هاتمەتە دەرەوە دەزانم جەنابەت دێرەوە بەڵام ئێستا زیاتر لە 80 کەسن ئێمە زۆر دڵخۆشین لەو پشتیوانەیە کە پێمان گەیشتووە ئەو پامێک کە دەمانەوێت بیگەرین ئەوەیە پشتیوانی ئەمریکا پەیامەکەش ئەوەیە هەمووان پێشوازیان لێکراوە هەمووان جێگەیان دەبێتەوە لەبارەی سیاستەوە نییە ئەمە لەبارەی کۆبوونەوەیە لەبارەی بەسەربردننی کاتە لەگەڵ یەکتریدا بۆ پەیوەندی دروستکردنە نەک جیاکاری و جیابنەوە بەم شێوەش کێشەکان چارەسەر دەبن ئێمە لە ڕێی ئەم جۆرە کۆنفرانسەوە لە ڕێگای نزای نیشتیمانی ڕۆژی نزای نیشتیمانی کە پێشتر ئاماژەم پێدا بە سەرپەرشتی سەرۆک بارزانانی بێ و ئیتر لەمە دواش ساڵانە لە هەرێمی کوردستان دووبارە دەبێتەوە ڕەنگە لە وڵاتانی تر هەبێ بەڵام تەنها یەک ئاین بەشداریان تێک کردووە ئێستا تەواوی ئاینەکان لە هەرێمی کوردستان بەشداری تێدا دەکەن دەمەوێت بزانم ئەمە چ واتایەکی هەیە هەموو ئاینەکان پێکەوە بێگومان سەرەتا ئەوان لە ئەمریکا لە ساڵ 1993ەوە بەڕێوە دەچێت لە زەمەنی ئایزنهاوەرەوە هەموو ساڵێک ئەمە ئەنجام درراوە لە هەر شارێک لە هەری دارێکی حکوومەتدا لەو کاتەوە نەک بۆ کوردستان بۆ 100 وڵاتی دیکەش ئەنجام درراوە لە هەر وڵاتێک بە شێوەی جیاواز دەکرێت کللتوری تایبەت بەخۆیان هەیە پەیامی تایبەت بەخۆیان هەیە بەڵام ئەوەی کە ئەمە جیا دەکاتەوە لە کوردستان ئەوەک باسمان کرد کە پابندبوونە بە ئازادی ئاینیەوە نەک تەنها کوردستان نەک تەنها لوتکەی ئازادی ئاینیە بەڵکو تاکە و ناوازەیە لە سەرانسەری جیهانە ئەوش خۆی لە خۆیدا پەیامێکە بۆیە پێویستە ئازادی ئاینی کە لە کوردستان هەیە دەکرێت لە هەموو شوێنێکی جیهاندا هەبێت زۆر باشە گەلێک سوپاس زۆر بەڕێز پیتەر سنیڵ یەکێک لە ڕێکخەرانی نزای نیشتیمانی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 سوپاس بوویەوە بەکربێن بۆ کوردستان بینەرانی بەڕێز ئەم دیدارە خێرایەمان لەگەڵ زۆر بەڕێز پیتەر سنیڵ یەکێک لە ڕێکخەرانی نزای نیشتیمانی لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی تر شاد و بەختەوەر بن